سڵاوم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بەڕگەی جامی جیهانی 2022 قەتەر. خولی 16 تیمی لە مۆندیالەکە بەردەوامە. فەڕەنسا و ئینگلتەرا چوون بۆ قۆناغی داهاتویان مسۆگەر کرد. فەڕەنسا لە یاریەکەی بەرامبەر بە پۆڵەندا توانی بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاریەکە بباتەوە و بچێت بۆ قۆناغی چارەکە کۆتایی. یاریزانی فەڕەنسی یۆلیڤەر ژێردۆز بوو بە گۆڵکاری مێژووی هەڵبژاردەی فەڕەنسا و ژمارەی گۆڵەکانی بوون بە 52 گۆڵ بە مەشتۆماری تێری هێنری شکاند. لە میانەی یاریەکەی پۆڵەندا و فەڕەنسا یاریزانێک سەرپێچی کردبوو. یاریزانی هێڵی بەرگری فەڕەنسا ژۆن کۆندی داوای لێکرا زنجیرەکەی ملی داکەنێت. بەپێی یاسای فیفا بۆ سەلامەتی یاریزانەکان نابێت زنجیر و مسیلە و ئەو شتانەیان پێوە بێت یاریزانەکان. ئەم جاریان زنجیرەکەی پێلابرا، بەڵام ئەگەر لە یاریەکانی داهاتوودا پێوەی بێت ئەوە ڕەنگە ڕوبەڕووی کارتی زەرد ببێتەوە. پشتیوانانی سێنیگاڵ ڕۆژی یەکشەمە زۆر دڵگران بوون بەوەی کە تیمەکەیان نەیتوانی بگات بە یاری چارەکە کۆتایی و بە 3 گۆڵ بەرامبەر بە هیچ بە ئینگلتەرا دۆڕان. بەڵام لەگەڵ ئەوەشدا پشتیوانانی سینیگاڵ شانازی بە تیمی وڵاتەکەیانەوە دەکەن کە توانیان هەتا ئەم قۆناغە بێن و ڕوبەڕووی تیمە بەهێزەکانی ئەم مۆندیالە ببنەوە. ئەمڕۆژ یاری نێوان ژاپۆن و کرواتیا بەڕێوە دەچێت و هەردوو تیم ئاستیان بەرزە و ژاپۆن یاری ڕابردووی لە قۆناغی گروپەکاندا لەگەڵ ئیسپانیا کرد کە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو توانین لە ئیسپانیا بباتەوە. یەکێکی تر لە یاریەکانی کە بێگومان زۆر کەس چاوەڕوانی دەکەن یاری ئەمڕۆی نێوان بەرازیل و کۆریای باشوورە. هەمومان دەزانین بەرازیل یەکێکە لە تیمە بەهێزەکان و هەتا ئێستا زۆرترین جامی جیهانی بردوتەوە، بەڵام نازانین کە ئەمڕۆ لە کۆریا دەباتەوە یان نا. مەغرب یەکێکە لەو تیمانەی کە لە مۆندیالەدا ئاستی بەرزیان پیشانداوە. هەوادارانی تیمی مەغرب لە ڕێبات بە شانازێوە خۆیان بۆ یاریەکەی سبەینێ لەگەڵ ئیسپانیا ئامادە دەکەن. فرۆشیاران کڕیارێکی زۆری جلوبەرگی تیمی مەغریبیان هەیە و خەڵکی بە جۆش و خرۆشەوە بۆ سەرکەوتنی تیمەکەیان بە تایبەتی پاش ئەوەی مەغریب توانی لە بەلجیکا بباتەوە چاوەڕوان دەکەن. بەڵێ ئازیزان، بۆ تاوتوێکردنی یاریەکانی ئەم خولەی مۆندیالەکە ئێستا دەچینە لای کاوە حەسۆ ڕاهێنەر کە لە هۆڵنداوە لەگەڵماندایە. کاوە سڵاو و ئەم کاتت باش. کاوە دەمەوێت با سەرەتا بە یاریەکەی دوێنێ سینیگاڵ و ئینگلتەرا دەست پێ بکەین. باشە چی بوو؟ بۆچی سینیگاڵ ئەو ئاستەنزمەی پیشاندا لەو یاریەیە کە بەڕاستی چاوەڕوانێکی زیاتر ئەکرا لە سینیگاڵ لەبەرەوەی لەم ئەخیرایانێ ئەمان بینی یاریەکانی وا پێشبینی ئەکرا کە زۆر زیاتر سەرکەوێ بۆ یەکەم جارە و تیمە. وایە ڕاست دەڵێ بڕاستی تیمە سینیگاڵ تیمێکی زۆر خراپ کرد، لیستێکی زۆر خراپ کرد و دیار بوو قووەتی خۆ هەمووی دگروپی ددا وەکو برینی وانژی پڕ بوون. کارم بێژن سادیۆ مانێژی یاریزانێکی زۆر باشە وەکو هجوومێکی وان ئەوژی حتا نوکالی نت کرد ئەوژی محتاجوی بوون. ئەگەر ئەمە بەحسی لیستکێ بکەن سینیگاڵ بەس 10 دقیقە گێمە کرد، 10 دقیقە دوو شانسی باشی هەبوو. ئەگەر گۆلی بکرا لە گێمە هەمی دوگوەردی استفاده لە شانسی خۆ نەکردی. ئینگلترا وەکو تیمێکی زۆر بەقووەتە، یاریزانی زۆر خبرێ هەنە، هادئ بوون، استفاده لە شانسی خۆکردن و گێمە بردی. کارم بێژن تیمە ئینگلترا حتا نوکا بخەتێکی ڕاست درۆ بۆ گێمە نهایی. بەڵێ دەبینین یاری داهاتووی ئینگلتەرا لەگەڵ فەڕەنسا ئەبێت، چونکە دوێنێ فەڕەنسا توانی لە پۆڵەندا بباتەوە. جا بینینی هەردوو یاریەکە تۆ یاری پۆڵەندا و فەڕەنسا و هەروەها یاری سینیگاڵ و ئینگلتەرات بینی، تۆ پێت وایە فەڕەنسا بتوانێت لە ئینگلتەرا بباتەوە؟ چونکە ئەگەر فەڕەنسا لە ئینگلتەرا بباتەوە تر دوایی یاری داهاتووی لە بابلین یاری بەر لە کۆتایی ئەبێت. وایە گوم لێ ئەوە گێمەکی پڕ زەحمەتە بەرگو هەردوو هجوومی تیمە زۆر بەقووەتن. دیفاع ئینگلترا باشترن لە دیفاعی فەڕەنسا، وەسەتی وان وەکو یەکن، تیمێکی زۆر بەقووەتن. ئەم ببینن ئەم بەحسی تیمی ئینگلترا بکەن هەر 10 ساڵی ئەخیرێ هەر تیمی یۆرۆ نهایی گێمە کرد، ئەوروپا گێمە نهایی گەشت نهایی
2018 چارەمین جامی جیهانی بوو تیمێکی زۆر برەو دەچێت زۆر پێشکەتیە وەکو تیمێ فەڕەنسی تیمێکی بەتەلی جامی جیهانی ڕاستە با بڵێ مۆندیالی ڕابردوو فەڕەنسا با بڵین مۆندیالەکەی بردەوە بەڵام بە ئەوەشمان لەبیر نەچێ هەتاکو ئێستا تەنها 2 جار بووە کە 2 تیم لەسەر یەک بۆ 4 ساڵ لەسەر یەک مۆندیالەکە برنەوە ئەویش بەرازیل بوو جارێک و جارێکیشیان ئیتالیا بوو کە 2 جار لەسەر یەک ئەم مۆندیاڵی بردوتەوە بەڵێ کاکاوە دەمەوێت بچمە پرسیارێکی تر هەڵسەنگاندنی ئاستی تیمەکانی ئاسیا یعنی بۆ نمونە ئەمڕۆ 2 یاری گرنگ هەیە بۆ ئاسیا یەکێکیان کۆریای باشوور لەگەڵ بەرازیل یاریەکە و لەلایەکی تریشەوە جاپان لەگەڵ کرواتیا یاریەکات تۆ پێت وایە یەکێک لەم تیمانە کە هەردووکیان بەڕاستی هەتا ئێستا کە یاریەکانیان ئەبینی ئاستێکی باشیان نیشانداوە هەستەکەی کە بتوانن پێشکەون بڕۆن بۆ یاریەکانی چارەکە کۆتایی حتانوکا یابان و کوریا باشوور تیمی زۆر بەقوتن تیمی وەکو گروپ تیمێ دەکەن وەکو یاریزان باشن بەس وەکو تیمێ کرواتیا و بەرازیلە باوەڕ ناکەم سوپرایزی نوکار ڕوو بدە بەرازیل شانسی زیاترە تیمێکی بەقوترە لە یاریزانی باشترن بەرازیلیش بۆ جامی جیهانی گەمە دەکە و کوریاش باشوور بۆ سەرکەفتنێک دیرۆکی گەمە دەکە باوەڕ ناکەم سوپرایزی تێدەبێت وەکو یابان و کرواتیا تیمێکی بەقوترە ئەمکارن بێژن یابان هەمی قوەتی خۆ خلاص کردی یعنی لەگەڵ ئەڵمانیا تیمێکی زۆر بەقوت کرد لەگەڵ ئیسپانیا تیمێکی زۆر بەقوت کرد باوەڕ ناکەم حتا ڕادەیەکی لەگەڵ کرواتیا گەمە باش بەڵێ کاکاوە یەک پرسیاری تر ئەگەر بکرێ زۆر بە کورتی وەڵاممان بدەیتەوە دەمەوێت بزانم ئەم تیمانی وەکو بۆ نمونە تیمەکانی وەکو تیمەکانی ئاسیا تیمەکانی ئافریقا ئەمانە بۆچی ناتوانن یعنی ئەگەنە ئاستێکە ئاستێکی زۆر جوان لە گروپەکانە نیشانەدەن بەڵام پاشان کە دێنە پێشەوە بۆ با بڵێن خولی 8 تیمی و 4 تیمی ئیتر ناتوانن ڕائەوەستن تەنها تیمە دیارەکان بەرەو پێش ئەڕۆن پرسێکی زۆر گرنگە بەحسی یەک تشتێک بکەم ئەگەر هەمی یاریزانی ئەفریقی لە وڵاتی خۆگەمێ بکەن باوەڕکە کەس لەوان نابێت ئەم ببینن تیمە فەرەنسا هەمی ئەفریقی تێدانە تیمە ئەنگلترا ئەفریقی تێدانە تیمە ئەڵمانی دو ئەفریقی تێدان هەمی یاریزانیەوان ناو جیهادی بەلاو بوونە ئەگەر هەوو یاریزانانە بەگەرن وڵاتی خۆگەمێ بکەن ئەگەر گەل منتەخەبی خۆ وڵاتی خۆگەمێ بکەن ئەوانە زۆر زەحمەت دەبن بەروەیەکە ئەو تیمێ ئەوروپی وانە استفادەی جوان ئەو ئەفریقیانە دەکەن گوڵ لەناو تیمێ خۆ بکەن بەروێ قووەتی وان بێترە بەڵێ کەواتە ئەزمموی یاریکردنیان لەگەڵ تیمەکەی خۆیانەکەمە کاوە حەسۆ زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووی سپاس ئازیزان لێرەش دێینە کۆتایی ئەم بڕگەیەمان تا بڕگەیەکی نوێ و سبەینێ هەر شاد و بەختەوەربن